کوردەکانی ئوردون. ئایا ئێوە دەزانن چەند کورد لە ئوردن دەژی؟ کورد لە ساڵی 1973ەوە لە کاتی سەلاح الدینی ئەیوبی لە ئوردن جێگیر بوون. هەروەها لە دوای ساڵی 1920 و دوای کوشتاری کەمالیستەکان گەلێک کورد لە باکووری کوردستانەوە ڕایان کردووە و لە ئوردن جێگیر بوون. کاتە ئیسرائیل دامەزرا، ژمارەیەکی زۆری کوردانی فەڵەستینیش هاتنە ئوردن. دوای جەنگی کەنداوی یەکەم و دووەمیش دیسان کورد لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە وەک پەنابەر هاتوونەتە ئوردن. بە گوێرەی سەرژمێریەکان کە دەوڵەتی ئوردن بڵاوی کردووەتەوە و تا ڕادەیەک نیوە فەرمین باز لەوە دەکرێت کە نزیک بە 100,000 کورد لە ئوردن دەژی. تەنیا کوردەکانی دوای 40 ساڵی دوایی دەتوانن بە زمانی کوردی قسە بکەن. زۆربەی کوردەکان لە شارەکانی عەمان، ساڵ، ئیربید و زەرقە دەژین. لە شاری سەڵ گەڕێکێکی کۆن هەیە کە پێی دەڵێن گەڕێکی کوردەکان یاخود حەیل ئەکرات. کورد بەباشی لە ناو کۆمەڵگەی ئوردنیدا جێگیر بوو و سەقامی گرتووە. بەڵام هەتا ئێستاش تەنانەت یەک کورسی پەرلەمانی بۆ کوردەکان دەستنیشان نەکراوە و کوردەکان نەیانتوانیوە لە سیستەمی حکومداری وڵاتدا بەباشی پشک وەربگرن. هەندێک کورد بە تاق و تەراو لەملاولە پۆستی بەرزی حکومداریان وەرگرتووە و پێشکەوتوون. یەکێک لەوانە سەعەد جومعەیە کە بۆ ماوەیەک سەرۆکوەزیرانی وڵاتی ئوردن بووە. بینەرانی ئازیز، بۆ ئەوەی بەردەوام بین، تکایە ئابوونەمان بکەن و بمان پەژین و سەبسکرایبمان بکەن.